وانەی زمانی عەرەبی بۆ پۆلی چارەمی بنەڕەتی لاپەڕا 31. الدرس الأول وانە یەکەم. ئوسرەتی، ئوسرا واتە خێزان. ئەو پیتە ئی لێرە بە کوردیەکەی پیتی مە خێزانەکەم. ئەگەر ئەو وشەیە ئەو پیتەی پێوە نەلکابی ئەو هادەنووسرێ ئوسرە واتە خێزان. پاشان کە ئەو پیتی ئی پێوە دەنووسێ ئەوها ئەو تا المەربوطە دەگۆڕدرێ وەکو بە ئاسانی دەنووسرێ ئەوها. ئوسرا دوایە دەبیتە ت ئەو جا ئی. ئەو ئیە واتە من بۆ کەسی یەکەم دەگەڕێتەوە. خێزانەکەم. ئەنا تلمیذون. ئەمن خوێندکارم. ئیسمی شوان. ئیسمی واتە ناوم. ئەبی باوکم معەلیمون. ئیسموهو لێرە ئەو پیتە بە ه دەخیندرێتەوە. ئیسموهو. سیروان. ئیسموهو واتە ناوی. ئیسمی بە کوردی ئەو مە لە کۆتایی بەڵام بە عەرەبی ئی. ناوی بە کوردی ئی بەڵام بە عەرەبی ئەو پیتە وەکو ه دەخیندرێتەوە. ناوی ئەگەر باسی پیاوان بوو دەبی برێ ئیسموهو. ئەگەر باسی خانمان بوو دەبی برێن ئیسموها. بەڵام بە کوردی هەردووچی ئی ناوی. ئەبی معەلیمون ئیسموهو سیروان. ئومی واتە دایکم. ئەو کات نابی برێن معەلیمون دەبی برێن معەلیمەتون. ئومی هەندێک جار دەخیندرێتەوە معەلیمە تەنیا، بەڵام لێرە تۆزێک زۆر کات هێماوشتی دادەنێن هەتا بە تەواوی بیخینینەوە معەلیمەتون. ئیسموها ئەگەر بە کوردی ئیسموهای بنووسین ئەوها دەینووسین. نازدار. ئیسموها کاتە جیاوازی هەیە لە مابەینی ئیسموهو و ئیسموها. ئوختی خوشکم تلمیذەتون. خوشکم خوێندکارە. دیسان ئیسموها سارە. ئەخی واتە برام یان براکەم. حەلاقون. حەلاق واتە سەرتاش. ئیسموهو چونکە بۆ پیاوانە ئیسموهو سوارە. نەحنو واتە ئێمە. نەسکونو واتە نیشتەجێ، لە چێ دادەنیشین، لە چێ دەژین، ماڵمان لە چێیە. نەسکون واتە ماڵمان. نەحنو نەسکونو ئێمە نیشتەجێی ئەربیل هەولێر. نەحنو نەسکونو ئەربیلە. ئەوجە نووسرایە ئەربیلو مەدینەتون. هەولێر شارەکە فی لە کوردستان. هەولێر شارەکە لە کوردستان. ئەگەر تەمەشاکەین لە کۆتایی هەموو ڕستەکان خاڵەکیش دانرایە کە زۆر گرنگە کە ڕستەک تەواو بی خاڵەکی دانین لە کۆتاییەکەی. کوردستان وەتەنی. وەتەنی واتە نیشتیمان. ئەلحەبیب. بەڵام لە کاتی خینەوە نابی ئەوها بخینینەوە دەبی بخینەوە کوردستان وەتەنیل حەبیب. ئەو ئەلفەی ناخینینەوە. وەتەنیل حەبیب.
واتە نیشتیمانی خۆشەویست. التمرين الأول ڕاهێنانی یەکەم. الأول التمرين الأول التمرين الأول أكمل واتە تەواوی بکە، واتە لێرە هەندێک ڕستە هەیە، بۆشایی هەیە، دەبی ئەمن لێرە هەندێک وشەی بنووس. پرسیاری یەکەم، ما ئیسموکە؟ ئێستا پرسیارمان لێ دەکەن، ناوت چییە؟ هێمای پرسیاریش لێرە هەیە. بە عەرەبی پرسیار واتە سوئال. ما ئیسموکە واتە چییە؟ ما واتە چییە؟ ناوت. بە کوردی پێشترێ دەنووسین ناوت چییە؟ ناوەکەی پێشتر دەنووسین، چییە دوایە دەنووسین، بەڵام بە عەرەبی دەست پێ دەکەین بە پرسیارەکەی چییە ناوت؟ ما ئیسموکە. ئەوجا هەر کەسە لێرە ناوی خۆی دەنووسی، ئیسمی ناوی خۆت لێرە بنووسە، بزانە ناوت چییە، لێرانە بینووسە. پرسیاری دووەم، ما ئیسمو ئەبیکە؟ واتە ناوی بابت چییە؟ ما واتە چییە؟ بە کوردی ناوی بابت چییە، بەڵام بە عەرەبی چییە ناوی بابت؟ ما ئیسمو ئەبیکە وەڵامەکەی دەنووسی، ئیسمو ئەبی ناوی لێرە دەنووسی. پرسیاری سێیەم، ئەینە تەسکونو؟ واتە لەکوێ نیشتەجێی یان ماڵتان لەکوێیە؟ ئەینە واتە لەکوێ یان لەکوێ یان لە چێندەر، لەکوێ. تەسکونو واتە تۆ لەکوێ دەژی، ئەتوو لە چێندەر دەژی یان ماڵت لە چێندەرە. ئەوجا وەڵامەکەی ئەسکونو واتە ئەمن، ئەسکونو واتە من نیشتەجێم، فی لە، ئەوجا ناوی شارەکە لێرە بنووسە، بەڵام بە عەرەبی. ئەگەر نەزانی ناوی شارەکان بە عەرەبی بنووسی، ئەمن هەندێکیانم لێرە نووسیە، دەتوانی کەڵکیان لێ وەربگری. چونکە ئەوەی ڕاستی بێ بە عەرەبی ناوی شارە کوردیەکان زۆربەی زۆریان وەکو ئەوەی نییە، وەکو بە کوردی دەنووسین بەداخەوە، هەرچەندە دەبوایە ناوی شارەکان وەکو کوردی کو دەینووسین نەیانگۆڕی بە، بەڵام لە کاتی نووسین بە عەرەبی چون پیتە کوردیەکان کە هەمانە لە عەرەبی نییە، وەکو پیتی پ، ڤ و پیتی گ، کاتە ناوەکان زۆر زۆر دەگۆڕدرێن لە کاتی نووسین بە زمانی عەرەبی. ئێستا التەمرین الثانی، التەمرین الثانی، لێرە لە کاتی خوێندنەوە نە ئەلفەکە دەخوێندرێتەوە نە لامەکەش دەخوێندرێتەوە. التەمرین الثانی وەکو ئەوەی وایە پیتی ث دوو جار دووبارە بیتەوە، ناخینیەوە التەمرین و الثانی چونکە هەڵەیە، ئەو جۆرە خوێندنەوەیە. بەڵام لە کاتی نووسین دەبی بنووسی الثانی، بەڵام لە کاتی خوێندنەوە دەبی بخوێنیەوە التەمرین الثانی. ئیقرە واتە بخوێنەوە، دەخوێنینەوە، لێرە چ نووسرایە؟ ذەیل الحصان طویل، ذەیل الغەزال قەصیر، ذەیل الحصان طویل، ذەیل الغەزال قەصیر. مانای چییە؟ لێرە ڕوونکەمەوە تۆزەک، ئەوە حیسان واتە ئەسپ، بەراورد دەکا لە مابەینی ذەیل الحصان طویل و ذەیل الغەزال قەصیر. ئێستا دانا یەشتەری العەسەل، یەشتەری بە مانای
دەکڕی چونکە دانا ناوی پیاوانە لێرە یەشتەری ئی هەیە لە سەرەتای کارەکە. ئەگەر لە جیاتی دانای بۆ وێنە ناوەکە ناوی خانمان بە شیرین دەبا بنووسرا بە تەشتەری تەشتەری دانا یەشتەری شیرین تەشتەری. دانا چ دەکڕی؟ دانا یەشتەری العەسەل هەنجوینی دەکڕی یان هەنگوین. العەسەل لەذیذ مانای چییە العەسەل لەذیذ؟ واتە هەنگوین بە تامە یان خۆشە یان شیرینە لەذیذ. دانا یەشتەری العەسەل العەسەل لەذیذ. کاروان تلمیذ ذەکیٌ چونکە کاروان ناوی کوڕانە، تلمیذ واتە خوێندکار بە کوردی هیچ کێشە نییە، ئەگەر کوڕ یان خانم هەر خوێندکارە، بەڵام بە عەرەبی مودەکەر و موئەنەثیان هەیە. ناوی پیاوان تلمیذ ذەکیٌ، بەڵام شیرین چونکە ناوی خانمانە تلمیذەتٌ ذەکیەّة. کاروان تلمیذ ذەکی، شیرین تلمیذەتٌ ذەکیەّة. ئەوەی ڕاستی بی زۆر جار ئێرە ئەوها دەخیندرێتەوە شیرین تلمیذە ذەکیە. ئەو تائانە ناخیندرێنەوە لێرە لە کۆتایی، بەڵام لەو کتێبەی دەیانەوێ بخوێنینەوە، بەڵام ڕۆژانەکە لە کاتی قسەکردن پێویست ناکە، تەنیا دەڵێ شیرین تلمیذە ذەکیە یان کاروان تلمیذ ذەکی. کاروان تلمیذ ذەکی، شیرین تلمیذە ذەکیە. بەڵام لە کاتی قوتابخانە کاروان تلمیذ ذەکیٌ شیرین تلمیذەتٌ ذەکیەّة. ئێستا ذهب واتە چوو، الئوستاذ واتە مامۆستا، ئیلا بۆ المەدرسەتی خوێندنگە یان قوتابخانە. بەڵام لە کاتی خوێندنەوەی کو دەخینمەوە ذهب الأستاذ إلى المدرسة. ذهب الأستاذ إلى المدرسة. ئەوە تەواو بووم لە وانەی یەکەم. لێرە دێمە کۆتایی ئەوانەیە هەتا وانەیەکی نوێ هەر بژی.